ئازیزانم لە هەر کوێن سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی بە دیدارتان شاد دەبینەوە. مێرووەکان چین و چەند جۆرن و لەکوێ دەژین؟ گرنگیان بۆ سروشت و مرۆڤ چییە؟ دۆخی ژیانیان چۆنە و ئەو مەترسیانەی کە لەسەر ژیانیان هەیە چین؟ و چۆن پارێزگاری لە ژیانی مێرووەکان بکەین؟ تایبەت بەم پرسە راپۆرت دەبینین و پاشان ئەم پرسیارانە ئاراستەی میوانەکانمان دەکەین. مێرووەکان دەستەیەک لە گیانەوەرانی وشکەژین، هەندێکیشیان ئاوین کە زۆربەیان خاوەنی دوو جووت باڵ و جووتێک شاخیلە و سێ جووت پێی بڕگەبڕگەن و لەشیان لە سێ بەش پێکهاتووە، سەر و سنگ و سگ. بەپێی خەمڵاندنی زانایان نزیکەی 10 ملیۆن جۆر مێروو لە سەرزەوی دەژین و لە هەموو شوێنێکدا هەن. 1 ملیۆن جۆر مێروو لە جیهاندا ناسراوە و لەلایەن زانایانەوە ناونراوە. ئەم گیانەوەرانە یەکەمین گیانەوەری باڵداری سەرزەوین کە 350 ملیۆن ساڵ لەمەوبەر بۆ یەکەم جار لە سەرزەوی هەڵفڕیون. هێزی بۆن و بینایی لە گرنگترین هەستەکانی مێرووەکانن. چاوی لێکدراویان هەیە کە لە دوو بەشی جیاواز پێکاتوە، هەر بەشێک لێنزی تایبەت بەخۆی هەیە. مێرووەکان بۆ بۆنکردن و چەشتن لە شاخیلەکانیان و هەندێک کات لە ئەندامەکانی تری لەشیان سوود وەردەگرن، بۆ هەستکردنی شتەکان شاخیلەکانیان بەکاردێنن. لە کوردستان ژمارەی هەموو گروپی مێرووەکان زانراو نین، بەڵام نزیکەی 160 جۆری جیاواز پەپولە و 37 جۆری جیاواز مێشەماسی مەیفڵای هەیە. جۆری ئەو مێروانەی لە کوردستان ناسراون وەک قالۆنچە، مێش، مێشولە، هەنگ، زەردەواڵە، مێرولە، پەپولە، پەروانە، کێچ، ئەسپێ، کولە، مڵە، سیسرێک، مۆرانە، زەنجەر، سەرتەشی، کولە حاجی، چیلکە مێروو، سنووکیسەڵە، شۆکە، زیگزیکە، جیگجیکە، مێشەماسی و چەندین جۆری تریش. بەکارهێنانی ڕووەک و پێکهاتە هاوشێوەکان وەک خۆراک بە بەشێک لە خۆگونجاندنی مێرووەکان دادەنرێ. لە 20% مێرووەکان پشت دەبەستن بە گوڵ، شیلەی گوڵ یا هەڵاڵەکان وەک سەرچاوەی خۆراک. ئەم پەیوەندیە سوودگۆڕکەیە بۆ پەرەسەندن زۆر سەرەکیە، چونکە ڕێژەی ڕووەکە گوڵدارەکان لە ڕێی مێرووەکانەوە تۆوەکانیان دەگوازنەوە و کردداری پیتاندن ئەنجام دەدەن. بڕێکی زۆر لەو دانەوێڵەی مرۆڤ دەیخوات و پشتی پێدەبەستێ بەهۆی مێرووەکانەوە پیتێنراوە کە مەزەندە دەکرێت بە یەک لە سەرسەی ئەو بەرهەمە کشتتوکاڵیانەی مرۆڤ لە سەر زەوی بەکاری دێنێ. بەهۆی ئەو پیتاندنەی مێرووەکان دەیکەن بۆ دەنکە هەڵاڵەکان، ساڵانە 256 میلیارد دلار بەرهەمی کشتتوکاڵی بەرهەم دێ. بەهۆی لە ناوچوونی مێرووەکان مرۆڤ یەک لە سەرسەی خواردنە کشتتوکاڵیەکان لەدەست دەدا. پسپۆڕانی ژینگە هۆشداری دەدەن لە کەمبوونەوەی ژمارەی مێرووەکان لە جیهان بە گوێرەی توێژینەوەیە کە بەرهەمی لێکدانەوەی 73 توێژینەوەیە و لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا ئەنجام دراوە و گۆڤاری زانستی بایۆلۆژیکەڵ کۆنسێرڤیشن بڵاوی کردوتەوە لە دەیەکانی داهاتوو جیهان 40% مێرووەکان لەدەست دەدا. ساڵانە 2.5% مێرووەکان لەناو دەچن. زیاتریش پەپولە و سەرتەشی و هەنگ و مێرولە دەگرێتەوە. بە پێچەوانەشەوە سیسرگ و مێشولەکان کە لە نزیک ئاوەدانیەکانی مرۆڤەوە دەژین لەسەر حسابی مێرووە لە ناوچۆکان زیاد دەکەن. هۆکاری لە ناوچوونی مێرووەکانیش دەگەڕێتەوە بۆ چالاکیەکانی مرۆڤ و زیادبوونی ڕوبەری نیشتەجێبوون، دەرمانی کوشتنی مێروو یا دەرمانە قڕکەرەکان، بڵاوبوونەوەی نەخۆشی، گۆڕانکاریە ژینگەیەکان و گەرمبوونی زەوی. ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەریەکانی گەرمبوونی زەوی و گۆڕانی کەشوهەوا زیاتر بەدیار دەکەون و تاوەکو دێ ژمارەی جۆری زیندەوەری کەمتر دەبێتەوە. زانایانیش بەردەوام هۆشداری دەدەن لەوەی هەر جۆرێکی زیندەوەر بەندە باجۆرەکانی دیکەوە و هەمووشیان پێکەوە سیستەمی ئیکۆلۆژی تەواو دەکەن. ڕایدەگەێنن لە ناوچوونی هەر زیندەوەرێک وەک لابردنی بلۆکێکە لە دیواری بینایەک کە کار لە هەموو بیناکە دەکا. مێرووەکان گروپێکی گەورەی گیاندارانن، بەڵام گیاندارە بێبڕبڕەکانن. گەورەترین گروپی گیاندارانن یاخود زیندەوەرانن لە ناو سروشتایە وەکو جۆر کە وەکو ژماری جۆرەکانیان لە ژماری جۆری ڕۆکەکان و لە ژماری جۆری هەموو زیندەوەرانی تر زیاترن.
نزیکەی ئەوەی کە ناسێنراوە لەلایەن مرۆڤەوە نزیکەی زیاتر لە ملیۆنێک جۆری ناسێنراون وا ئەقابڵێنرێ کە نزیکەی 10 ملیۆن جۆر مێرو هەبێ لە سروشتایە. مێروەکان کۆمەڵێک گیانداری بێبڕبرن کە 6 پێیان هەیە، لەشیان لە 3 بەش پێگاتەوە، زۆربەیان ئەفرن باڵیان هەیە، چەند قۆناغێکی ژیانیان هەیە، سووری ژیانیان هەیەە وەکو کرمەیان بەچکەیە یاخود بەشێکیان هەراشن و توانای فرینیان هەیە، بەشێکیشیان هەیە توانای فرینی نییە. لەکوێ ئەژین؟ مێرو لە سروشتا هەیە، بە سروشتی هەیە لە شوێنە جیاوازەکان، بە تایبەتی لە وشکاییایە لەو بەشەی گۆی زەوی کە یەک لەسەر چواری گۆی زەوی وشکایی ژینگەی وشکایی مێروەکانی لێن. بە زۆری لە پاڵ ڕۆکە لەگەڵ ڕۆکە ڕۆک لە چۆ هەبێ مێرو لەو شوێنەیە هەیە، دارستان، باخ، چیمن، مێرگ، باخی دەستکرد، شینایی، زەرعات، هەموو ئەم شتانە بێستان هەموو ئەمانە مێروی لێ. لە پاڵ ئەوەشا مێرو لە نزیکی مرۆڤی ژاژی و لە نزیکی ئاوەدانی مرۆڤ و لە ناو ماڵەکانیشمان هەیە و لە پاڵ ئاژەڵی ئەو جانداران ئاژەڵانی کە مرۆڤ بە خێویانەکە لە پاڵ ئەوانەشا مێرو هەیە. لەبەرەوەی مێرۆکان خۆیان بەشێکن لە سروشت، دەرکردنی ئەم بەشە لە سروشت ناتەواو ئەبێ، ناکامڵ ئەبێت. سروشت وەکو چۆن دارستان و باخ و چیمەن و گوڵ سروشتا، چۆن شاخ و کێ و ئاو و دۆڵ و کانی سروشتا، بە هەمان شێوە مێروش تەواوکەری ئەو بەشانەی تری سروشتا. مێرو هاوسەنگیەکی تەواوی ڕاگرتووە لە سروشتایە، بە تایبەتی لە هە شوێنێ ڕۆکەبێ مێرو هەیە. ڕۆک جیهانی ڕۆک بەبێ مێرو نابێ، ئەگەر مێرو نەبێ ڕۆک نابێ، ئەگەر مێرو نەبێ گوڵ نابێ، ئەگەر مێرو نەبێ بەری دار نابێ. مێروەکان بەشێکی زۆریان پیتێنی گوڵەکانی تاواکاری زاوزەی دارەکانەکەن کە بەری لەکەوێتەوە، گوڵ و بەری لەکەوێتەوە. لەگەڵ ئەوە شایە کۆمەڵێ مێروی تر هەیە کە گیاندارانی وردی وەکو خۆیان ئەخۆن، یاخود وەکو مشەخۆر لەسەر گیاندارانی تر ئەژین، یاخود لەسەر وەکو مشەخۆر لەسەر ڕۆکەکان ئەژین و نەخۆشییان بۆ گوێزنەوە و زیانیان پێگەێنن. بەڵام بە شێوەیەکی گشتی زۆربەی زۆری ئەوانن کە لە سروشتا هەن، ئەوانن کە بە سروشتی خۆی هەیە و ژیانی خۆی بەو شێوەیە و ئەوە ئێمەی مرۆڤین ئەڵێن ئەمە زیان بە بەرژەوەندیەکانی مرۆڤ ئەگەێنێ، ئەجینا خۆیان بە سروشتی هەن و خۆیان ژیانی خۆیان ئەگوزارێنن. مێروەکان چەند گرنگیەکیان هەیە. یەکێک لەوانە ڕاگررتنی باڵانسی ژینگەیە لە سروشتا، و گرنگیەکی تر بۆ مێروەکان وەکو سەرچاوی خۆراک بەکارێن. بۆ نمونە ئەوتا ڕاستەوخۆ مێروەکە ئەخورێت، ئێستا لە هەندێک شوێن کولە ئەخورێت، و هەروەها هەندێک جار بەرهەمەکەی بۆ نمونە هەنگوینمانەیە، ئەمانە سوودی لێبین لێ وەکو سەرچاوی خۆراک. سوودێکی کەی مێروەکان لە ڕووی پزیشکیەوە گرنگی هەیە، کۆمەڵێک مادەی کیمیایی هەیە لە ژەهری بەشێک لە مێروەکانە کە توانرێت وەکو پێداویستی پزیشکی و دژا و کردنمانە بەکاربێنرێت. یەکێکی کە لە سوودەکانی مێروەکان زیادکردنی بەرهەمە بە پیتانی گوڵی ڕووەکان کە بێتەوەی ئەوەی ڕێژەی بەرهەم زیاد ببێت. مێروەکان دەورێکی گرنگیانەیە لە پیتانی گوڵی ڕۆکەکاندا. ئەم کارە چۆن ڕۆدات؟ ڕۆکەکان شیلانەیە کە بێتە هۆی ڕاکێشانی مێروەکان. کاتێک مێروەکان بۆ ئەم شیلانەیە گەڕێنەوە و سەرچاوی خۆراکی خۆیان لە گوڵێکەوە بۆ گوڵێکی درێمە گەرمێشەنگ بن نمونە بێنینەوە، ئەبینین چەندین گوڵە گەڕێت کە ئەمە وای لێ کات کە دەنکە هەڵاڵە لە گوڵێکەوە بۆ گوڵێکی کە بگوازێتەوە بێتەوەی کردداری پیتانین کە ئەمەش ڕاستەخۆ کاریگەریە لەسەر زیادبوونی بەرهەم بە تایبەتی لە ئەو ڕۆکانی کە گوڵدارن بە شێوەیەکی گشتی. زۆربەی گروپەکانی مێرو لە کوردستانە، لە سروشتی کوردستانە هەیە، بەشێکیان بە هاوبەشی لەگەڵ کیشوەر و ناوچەکانی ترە، بە هەمان شێوە ئەوەی کە لە کیشوەر و ناوچەکانی ترە هەیە لە کوردستانی شاهەیە. بەشێکی کەیان تایبەتە بە کوردستان، یعنی بڵین خۆماڵین و تەنها لە سروشتی کوردستانایە، بەڵام ئەو جۆرانە کەمن. ئەو جۆرانەی کە دیارن بە زۆری گروپە جیاوازەکان، گروپی پەپولە و پەروانە و قالۆنچەکان و کولە و سەرتەشی و زەنجەڕ و شیرنە و شۆکە و ئەم بابەتانە و هەروەها چەند مێش و مێشولە و هەنگ و زەردەواڵە و مێرولە و
هەموو ئەو جۆرانە لە کوردستانە هەن لە مێژووی کوردستانە هەیە هەر لە داگیرکاری و شەڕ و شۆڕەوە بگرا هەتا ئاستی ئەوەی ئەو ڕۆژگاری کە ئێمە تیاین نەپەرژاونەتە سەر ئەوەی کە وەکو پسپۆڕانی خۆماڵی و پسپۆڕانی دەرەکیش نەپەرژاونەتە سەر ئەوەی کە بە تەواوەتی ژمارەی مێرۆکانی کوردستان دیاری بکرێن بۆیە پێویستمان بە پسپۆڕێکی ژمارەیەکی زۆر تیم و پسپۆڕ و دەستگای زانستی هەیە کە خۆی تەرخان بکات بۆ گەڕان بە ناو سروشتی کوردستانە بۆ دیاریکردنی ئەو جۆرانەی کە تایبەتن لە سروشتی کوردستانە هەیە جۆرە گیاندارەکان لە ناو ئەوانەشا جۆری مێرۆکان لە ڕووی ڕۆکەوە ئیشێکی باش کراوە لە ڕووی گیاندارەوە هەنگاوی باش نراوە بەڵام لە ڕووی مێرۆکانەوە کەمتر کار کراوە گەڕیدە ڕۆژ ئاوایەکان لە سەدەی پێشووە و بە تایبەتی هەتا پەنجاکانیش گەڕاون بە دوای مێرۆکانی ئەو مێروانەی کە لە سروشتی کوردستانە هەیە کۆمەڵێ جۆری زۆریان دیاریکرەوە بەڵام هێشتا جۆری تر هەیە نەزانراوە و بە تازەی بۆمان دەرەکەوێت کە ئەو جۆرەش لە کوردستانە هەیە و ڕیکۆر دەکرێت کە ئەمەش لە کوردستانە هەیە مەشکاری پسپۆڕەکانە کە لەو بارەیە ئیشکەن بە شێوەیەکی گشتی مێرۆکان لە کوردستانە زانیاری زۆر کەم لەسەریان هەیە یعنی توانین بڵین خەڵکی ئاسایی زانیارێکی زۆر کەمی لەسەریە ئەوەنەی کە زانیاری لەسەرەیەکە لە ماڵە شتێکی ئیزعاجە بەڵام خۆی لە ڕاستی ئەوانە زۆرینەی بەشی زۆری زیندەوەران سەر بە مێرۆکان وە ڕاگررتنی باڵانسی ژینکە پشکی شێر بەر ئەوانەکەوێت بۆ چەندین جۆری جیاوازی هەیە عنی ئەگەرتەوە باسی جۆرەکان کەی سێرگە شتەکان زۆر جیاوازن ینی لای خۆمان لە کۆمەڵە شتی بچووکە کە زیان بەخشن بچوو کراوەتەوە بەڵام خۆی لە ڕاستیە بەو شێوەیە نییە هیچ ناوەندێکی توێژینەوە تایبەت بە مێرۆکان لە کوردستانە نییە ئەوەی کە هەیە لە زانکۆکانە چەند کەسێک لێرە و لەوێ کە بە پەنجەی دەستە ژمێرێن ئیشان لەم بوارا کردووە یان زۆربەی وشانەی کراوە کەسانی بیانی بوو ناتون لێرە ئیشان کردووە ینی وەکو شوێنی تایبەت شوێنێکی تایبەتمان نییە هۆکاری کەمبوونەوەی مێرۆکان لە سروشتایە دوو لایەنی هەیە لایەنێکیان سروشتیە هۆکارە سروشتیەکانە ئەوکو ئاگرکەوتنەوەی سروشتی لافاو بوومەلەرزە زەمین لەرزە هەموو ئەوانە هۆکارن وشکە ساڵی بێبارانی گەرمە ئەمە سووری زەویە سووری سروشت خۆیەتی بەڵام ئەوەی کە کاریگەریەکی زۆر و خێرای جێدەستی دیارە لە کەمبوونەوەی جۆراوجۆری مێرۆکان لە سروشتایە مرۆڤ کردەیە ئەو کردارانەیە کە مرۆڤ بەجێهێنێ بە تایبەتی لەگەڵ زۆربوونی مرۆڤ و پێشکەوتنی تەکنەلۆجیا و زۆربوونی ئاوەدانیەکان و بڵین داگیرکاری مرۆڤ بۆ سروشت و بەکارهێنانی سروشت و هەموو ئەمانە هۆکارن بۆ کەمبوونەوەی مێرۆکان نمونەی ئەو داگیرکاریانەی سروشت بۆ نمونە ڕێگە دروستکردن ڕێگە لێدان ئاو گواستنەوە ئاو زۆر بەکارهێنان ئاو زۆر فیڕۆدان باخ و باغداری باغداری کە لە سروشت لە ڕادەی خۆی لە ڕادە بەدەر بەکارهێنانی مێرۆکان و هەروەها مێر و قڕکەرەکان هێنانی جۆری تر لە ناوچەی جیاوازەوە بۆ ناوچەیەکی دیاریکراو بۆ بۆ ینی شتی هاوردەکراو بۆ منە دار و درەخت و مێرووی هاوردەکراو ئاژەڵ و گیانەوەری هاوردەکراو هەموو ئەمانە هۆکارن بۆ کەمبوونەوەی مێرۆکان بەڵام بە پلەی یەکەم مێر و قڕکەرەکان زۆر بەکارهێنانی مێر و قڕکەرەکان و هەروەها گواستنەوەی ئاوەکان بڵین بە سۆندەکردنی ئاوەکان کە ئەجۆزرێتەوە لە سەرچاوە سەرۆکیەکەی خۆی و لە کانی و جۆگە ئاوەکان و ئاڕاستەکەی گۆڕینی بۆ بەکارهێنانی بۆ ژیانی مرۆڤ تایبەتی مرۆڤ هەموو ئەمانە هۆکارن بۆ کەمبوونەوەی ژمارەی مێرۆکان لە سروشتە مێرۆکان دەورێکی گرنگیان هەیە لە ڕاگررتنی باڵانسی ژینگەیە ئەگەر مێرۆکان نەمێنن ئەو ژینگەی کە تۆەتە هەمووی تێکەچێت بۆ نمونە کەمبوونەوەی بەرهەم کە ڕاستەوخۆ چەندین جۆری بەرەم هەیە بەپێی لێکۆڵنەوە زانستیەکان کە ئەگەر مێرۆکان نەمێنێت ئەم بەرهەمانە بە تەواوەتی لە ناوەچن و هەروەها ئەو باڵانسە ژینگەیی کە هەیە بۆ نمونە ئێمە کۆمەڵک باڵندەمان هەیە کۆمەڵک ئاژەڵمانێک کە خواردنیان لەسەر مێرۆکانە ئەمانەش ناتوان بمێن ئەگەر مێرۆکان لە سروشتا دەرکەین بۆ ئەمە شتێکە چەند ساڵ لەگەڵ سروشتا ڕاهاتوو بەیەکەوە گونجاون بە دەرکردنی لە سروشت بە تەواوەتی سروشتێکەچێت بەشێک لە هۆکاری گەرمبوونی زەوی جگە لەو سوورە سروشتی کە خۆی هەیەی زەوی هەیەی مرۆڤکردەشی تایە دەستکردی مرۆڤیشی تایە کە دەرپەڕینی گازی دۆمۆکسیدی کاربۆن زۆر بووە ئەمە هۆکار بووە بۆ
بۆ لە ناوبردننی ژیانی سروشتی لە جۆرە و جۆری لە سروشتایە لەبەر ئەوەی مێرووەکانیش زۆرترین جۆری گیانداران زۆرترین جۆری زیندەوەران لە سروشتا پشکی سەرەکی پشکی شێری لە ناوچوون و کەمبوونەوەی گیانداران بەر مێرووەکان ئەکەوێت چونکە مێرووەکان کاریگەریکی ڕاستە خۆیان لەسرە لە ڕووی ئەوەی کە گۆڕانکاری کەشوهەوا یاخود گلۆبەڵ وۆرمینگ یاخود ئەوەی کە گەرمبوونی زەوی و کە وشکە ساڵی و لافا و هەموو ئەوانەی ئاگرکەوتنەوەی سروشتی لێ ئەکەوێتەوە پشکی سەرەکی بەر مێرووەکانەکەوێت. مادەقڕکەرەکان دەورێکی خراپیان هەیە لەسەر مێرووەکان بەگشتی و لەسەر جە وڵاتانی دنیا و بەتایبەتی لە کوردستانی خۆماندا چکە لێرە ئەو شتانەی کە بەکارەیە هیچ ستانداردێکی نییە شتەکان زۆر بە هەڕەمەکی بەکارەیە بۆ نەجاری وایە و قڕکەرەی کە بەکارێنن بۆ کوشتنی مێروویەکی زیانبەخش لەو لاوەشەوە هەنگە کوشێت و ئەمە جگەلەوەی بەشێکی زۆر لە قڕکەرەکان یەکێکن لەو گازانەی کە چنە چینی ئۆزۆنەوە بنەوەی گەرمبوونی زەوی و ئەم مێرووە قڕکەرانە لە زۆربەی وڵاتانە قەدەغە کراوە یان ئەتوانین بڵین کە سانسۆرێکی زۆری لەسەرە و لەژێر ڕێنمایی کەسی پسپۆڕە ئەمە بەڕێوە چێت بەڵام لای خۆمان ئەو شتە نییە بەداخەوە. بە شێوەیەکی گشتی مێرووەکان بەشێکیان ڕاستە بە قەبارە گەورن لە قەبارەی ئەویان کە بەچاو بینرێن بەڵام ڕنگ و ڕواڵەتیان بە شێوەیەکە کە بەچاو نابینرێ بۆ وەکو تاکتیکێک یاخ وەکو استراتیجیەک بەکارهێنن بۆ خۆ لە بەرچاوونکردن بۆی دوژمنەکانیان نیان بینێ ڕاویان نەکا نەیان خوا بۆیە ڕەنگیان لە ڕەنگی هاوشێوەی بڵین مرۆڤ لەوەیە لاسایی سروشتی کردوێتەوە سروشتی مێروو گیاندارەکان هاتووە جرو بەرگ و کەرەستەی میلیتاری و عسکەری لە ڕەنگی ڕەنگە سروشتەکان هەڵپوڵاوە ڕەنگی بۆر و خاکی و ڕەنگی قاوەی و زەیتونی ئەم بابەتانەی بەکارێ بۆ کەرەستە و جلوبەرگی عسکەری و میلیتاری بۆ خۆ لە بەرچاوونکردن بۆی لەلایەن دوژمنەوە نەبینرێت بە هەمان شێوە مێرووەکان بەشێکیان هەمویان نا هەیەە بەعکسەوە هەیەە بە پێچەوانەوە وەکو خاڵخاڵەکە هەنێ زۆری قالۆنچە ڕەنگیان زەق و تۆخە بۆ ئەوەی بە دوژمنەکە ئەڵێ مێ بەلامەوە تاڵم مەمخۆ نەمخۆی تاڵم بەڵام دوژمنەکەی چیە باڵندەیە بەڵام بەشێکی کەیان استراتیجی پێچەوانە بەکارێنێ کە ڕنگ و ڕووی ڕێک لە داروبەرد و خاک و خۆڵەکە ئەچێ لە گەڵا ئەچێ لە قەدی دار ئەچێ لە ڕەنگی گوڵەکان ئەچن لە ڕەنگی بەردەکان ئەچن بۆ نمونە ئێستا ئێمە لە ناو ئەمە چەمێکە چەمیەکی یەکێک لە لادیەکانی کوردستان ناوچێکی کوێستانیە ئاوێکی باشی سەرڕای ئەو وشکە ساڵی کە هەیە هێشتا ئاو هەیە لێرە ئەمە ژینگەی کۆمەڵێک مێرووە ئەو مێروانە بە مێرووی هاوڕێی هەمووان بەشێکن لە ژینگە بەڵام ژینگەی پاک نیشانن بۆ ژینگەی پاکبوونی ئەو مێروانە ئەم مێرووە ئاویانە لەناو ئاوا ئەژین بە زۆری بەچکەکانیان یاخود قۆناغە پێنەگەیشتوەکانیان لە ئاوا ئەژین وەکو مێشەماسی کە پێڵێن مەیفلای مێشەماسی ئەتوانین بە کوردی پێ بڵێن مێشەماسی یاخود ستۆن فلایمان هەیە بەردەمێش جۆرێکی کەش هەیە هەر جۆرێکی مێشەماسیە پێڵێن کەیدس فلای ئەم سێ جۆرە لە مێروو بەچکەکانیان لە ئاوا ئەژین لە ئاوی زۆر پاکە ئەژین ئەوێ ئاوەکە نزیکی سەرچاوی کانیەکە یاخود جۆگە ئاوێکی پاک و یاخود چەموزەیەکی پاک بێت کە ئەڵێن پاک مەبەستمان ئەوەیە سەرچاوی پیسبوونی
پیشەسازی لەسەر نییە، ینی سەرچاوی پیسبوونی کشتتوکاڵی لەسەر نییە. ئەم مێروانە بە زۆری ئەوەی کە ئێمە بە شوێنیانە ئەگەڕێین مێرویەکە پێی ئەوترێ مێشەماسی. ئەم مێشەماسیە هێشوەکەوانەی هەیە و لە ڕێ ئەم هێشوەکەوانەوە هەناسە ئەیات کۆکردنەوەی لە ڕێی ئەم هێڵەکێکی بەو شێوەیە کۆکرێتەوە لە ژێ بەردەکانە ئەگەڕێین و چەند بەردێک لا ئەبین و ئەویش لە بەردەم ئاوەکە دائەنین بۆمان کۆ ئەبێتەوە و ئەیخینە ناو بڵین دەفرێکی سپیەوە دواتر بە دوایانە ئەگەڕێ نە ناو دەفرەکە بە جوانی ئەیان بینین. لە وڵاتی چیک توێژینەوەیەکمان بڵاو کردەوە لەسەر تازەکردنەوە یاخود نوێکردنەوەی چێکلیستی یاخود سەرژمێری جۆرەکانی مێشەماسی لە سەردەم عێراقا بە تایبەتی ئەمانە بە زۆری لە ئاوەکانی کوردستانە هەیە لە ناوچە شاخاویەکانە زۆرن. ئێمە دراستەکانمان نمونونەکانمان لە زۆربەی ناوچەکانی کوردستانە کۆ کردوتەوە نزیکەی 37 جۆر تۆمار کراوە بۆ عێراق و 11 جۆریان ئێمە لەو توێژینەوە تازەیە ئیزافەمان کردووە بۆ بڵین لیستی مێشەماسی لە عێراقا توێژینەوەکەمان لەسەر ئاستێکی نێودەوڵەتیە بووە. بۆیە بوونی ئەوانە و پاراستنی ئەمانە پاراستنی ژینگە و ژینگە ئاوەکەمانە و هێشتنەوەی سەرچاو ئاوەکانمانە. مرۆڤی خۆمان ئەبێ وشیاری ئەوەی هەبێت کە هەر بۆ خۆشگوزەرانی خۆی هەوڵ نەدا، چونکە بەشێک لە خۆشگوزەرانی ناڕاستە خۆ مانەوەی سروشتە وەکو خۆی. ئێمە کە کاتێک دێین باغ دروستەکەین جادە لێ ئەدەین ئاوەدانی زۆرە خەینەوە ئاڕاستەی ئاوەکان ئەگۆڕین بە ئاوەکان بە سۆندە ئەجۆزینەوە بۆ شوێنی تایبەت و بۆ بەرژەوەندی مرۆڤ و ئاگرکەوتنەوەی بڵین دەستکرد کە بە ئەنقەست ئاگر ئەکەوێتەوە یاخود زۆر بەکارهێنان و بە نەزانی بەکارهێنانی مێرو قڕکەرەکان ئەمانە ئەگەر کەم بکەینەوە هەوڵ دەین لەم ئاستەی کە ئێستا هەیە هەوڵ بدرێت کەم بکرێتەوە ئەوە خزمەتێکی گەورەی سروشت و جۆرە و جۆری سروشت و مێرۆکانەکرێت. ئەوەی کە زۆر مەبەستمە مرۆڤ کە سروشتی خۆشەوێ سروشتی جوانی خۆشگوزارانی خۆی بوێت ئەبێ سروشتی خۆش بێت کە سروشتی شت خۆش ویست ئەبێ ئاگا لە سروشت بێت دەستدرێژی زۆر نەکرێتە سەر سروشت. دەست درێژیکردن تەنها داگیرکاری و تەلبەندکردن نیە، دەست درێژیکردن ئەوەیە کە تۆ بێ بە ئەنقەست بە نەزانی یاخود بوا بزانێ ئەمە کارێکی باشەکەی ئاگرێک بکەیتەوە شاخێک بسووتێنی پەرێزێک بسووتێنی یان ئاوێک ئاراستەی ئاوێک بگۆڕی ئاراستەی کانیا و جۆگەیەک بگۆڕی بۆ بەرژەوەندی تاکی خۆت. هەموو ئەمانە یان زۆر بەکارهێنانی مێرو قڕکەرەکان ئەمیش تەنها بۆ بەرژەوەندی مرۆڤ و بۆ تەماحکاری مرۆڤە بۆ ئەوەی بەروبوومی زۆر بێت یاخود وا هەز بکە ئەم مێروانە زۆر بێزارکردن مێرو قڕکەری زۆر بەکار ئێنرێ ئەمە کاریگەری ئەبێت کاریگەریەکی زۆر خراپ و نەگەتیڤی ئەبێت لەسەر کەم لە ناوچوونی ئەو مێروانی کە بێزیان و بێوەین. ڕاستە هەنێ مێرو هەیە بێزارکردن کێشە بۆ مرۆڤ دروستەکەن بەڵام ئەکرێ بە ڕێگەی تری گونجاو لەوەی کە مێرو قڕکەر بەکار بێنرێت لە ناو ببرێن و دوور بخرێنەوە. ڕێگەی تری گونجاو هەیەەوە خەڵکی پسپۆر ئەتوانێت قسە بکات لەو بارەوە بەڵام بە نەزانی بین تەڕ و شک بەیەکەوە بسووتێنین ئەوە کاریگەریەکی زۆری ئەبێت لەسەر سروشتی خۆمان و سروشتی خۆمان بەدەستی خۆمان لە ناوە بین. ئەو ڕێکارانەی کە پێویستە حکوومەت و ڕێکخراوەکان بیگرنە بەر سەرەتا پێویستە جۆری مێرۆکان دیاری بکرێەوە ئەوانەی کە مەترسی لە ناچوونیان لەسەرایە بەهۆی وشکە ساڵیەوە یان بەهۆی بەکارهێنانی مادە قڕکەرەکانەوە یان بەهۆی پیسبوونی ژینگەی ناوچەیەکەوە پێویستە هەڵسەنگاندنیان بۆ بکرێ و زیاتر تەرکیز لەسەر ئەوانە بێ بۆی بپارێزرێن. کۆمەڵێک هەنگا و ڕێکار هەیە کە پێویستە حکوومەت و ڕێکخراوەکان بیگرنە بەر بۆ پاراستنی ژیانی مێروەکان. لە پێشا پێویستە جۆری مێرۆکان دیاری بکرێ و کە ئەمەش بە دامەزرانی چەندین دامەزرا و توێژینەوەی زانستی هەبێت. پاشەوەی کە جۆرەکان دیاری کرا ئایا ئەو جۆرە کە مەترسی لەسەرایە بۆ نمونە بەهۆی وشکە ساڵیەوە یا بەهۆی پیسبوونی ژینگەی شوێنێکە ئەوانەی کە زیاتر مەترسیان لەسەر پێویستە تەرکیزی زیاتریان لەسەر بێ هەوڵی پاراستنیان بدرێت. یاسا بە شێوەیەکی گشتی زۆر پێویستە بۆ پاراستنی زیندەوەران. مێرۆکانی شۆکەوەی بەشێکن لە زیندەوەران بێگومان هەبوونی یاسایەکی مەزبوط و ڕێکوپێک ئەتوانێت دەورێکی باشیە بێ لە پاراستنی
مێرۆکانە بە شێوەیەکی گشتی لە جیهان وە لە هەروە لە کوردستانیشدا. سیستەمی پەروەردەیی بە شێوەیەکی گشتی دەورێکی گرنگیە لە پێشخستنی کۆمەلگاداوە لە هەموو بارەکاندا. پێویستە منداڵ هەر لە پەروەردەوە فێر بکرێت کە هەموو مێرۆکان زیان بەخش نین، پێویستە فێر بکرێت کامە زیان بەخشە، کامە مەترسیدارە، کامە سوود بەخشە. بۆی بۆ نمونە ئێستا ئێمە وا فێرکراوین کە هەر مێرۆکمان بینی لە ڕکابە بیکوژین، کە هەنێجار لەو شوێنە زۆرترین سوودی بۆ ئێمە یان سیرەکەی بە هیچ شێوەیەک مەترسی نییە بۆ سەر ئێمە، نەژەهری هەیە، نە شێوازی قەبکردنە یان شتێکە. بۆیە زۆر گرنگە لە ڕووی پەروەردەیەوە ئەم شتە بکرێتە مەنهەج وە ئێمە لە ڕووی پەروەردەوە فێریەوە بین کە چۆن فێربین ئەم مێروانە بپارێزین. کەمبوونەوە لە ناوچوونی مێرووەکان زیانی گەورە بە سروشت و بە مرۆڤ دەگەیەنێت. کەمبوونەوەی ژمارەی مێرووەکان کاریگەری لەسەر کەمبوونەوەی بڕی بەرهەم دروست دەکات. ئەمەش ئاسایشی خۆراکی مرۆڤ دەخاتە مەترسیەوە. ئەرکی هاوڵاتیان و حکومەت و ڕێکخراوەکانە کە پێکەوە کار بۆ پاراستنی ژیانی مێرووەکان بکەن. تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.